سارەکە جیاوازترە لە پار و پێران ئەو سارەکە بوارەکەی خۆشترە مەڕوومارە زووتر تێردەبن شیرەکە زۆرتر دەبی حیوانەکە باشتر دەبی بەربوومی ماڕی خۆمانی بە خۆمان دروست بکەین زۆر جیاوازترە لەوی تورکی و ئەوی ئەوانی دی زۆر جیاوازترە ینی خۆشترە و بەتامترە و بە سەحەتترە و زۆر خۆشتر دەبی. خەڵک زۆر دێتن لێرە دەباتن دەبینە هەولێرێ تەلەفۆن دەکەن دێن دەبان ئەو هادەفرۆشن ئەم مانتیقی هەیە زۆر خۆشترە لە مانتیقی تر ئەوە زۆر باشتر دەبی و مەڕوومارات یان ئەم مانتیقیمە زۆر خۆشە مەڕوومارە زوو تێر دەبی زوو ئەوە تر دەبیتن ینی قەرەو دەبیتن تێر دەبیتن بەس مانتیقی هەیە جیاوشتی زۆر لێ نییە مەڕی عەرەبیە مەڕی سووریە مەڕی کوردیە مەڕی تورکیە بەس مەڕی کوردی خۆمان لە هەمووی باشترە. فرمون ودنوسيهم ودنوسهم كانتي دندي خنديل قرطاني هالقرني برو برزايدة تمقاتي وردم خاچي بربي تيكو شريتي كردم افتخاری بۆم پەیدا کردووە لە هیوەخانە ڕەنجینەکەی نەمر ماملێ دابنیشم لەگەڵ کۆمەڵێکی دۆستان و عەزیزانی زۆر زۆر بەڕێز چەند گۆرانی بڵێن دیارە ویستی و بەرنامەیە بۆ ساڵوەگەری نەمر ماملەیە بەڵام بەداخەوە من درەنگتر توانیم بێ بە خزمەتیان بابەتە شتەوەش مەعزەتخایی دەکەم لە خزمەت ئامەجیان و لە ماڵی قازی بەڕێز هەزار و سڵاو لە ڕوحی پاک و لە ڕەوانی پاچیان بێ ئینشاءڵڵا. ئێرە ماڵە ماملەی خەڵکیەی کە من نییە دەیگوت ئامینە نەکە جارێکی لە جاران بڵ ئێرە ماڵە منە ئێرە ماڵە خەڵکیە باڵ محەممەدی ماملەی خەڵکیە گەرنیشدا ئازان ناکەمە گەرنەی بە خەڵکی نەگەێنی هەر کەس گۆرانی من دەڵێ تەشەکریان لێ دەکەم زۆرم پێ خۆشتوێ بەڵام لێم نەگۆڕن هەر هەموو کەس ئازاد لە گۆرانێکوتی ماملێ بۆ ماڵە ماملێ ژەکە ئاوەڵێ هەر کەس بێ ماڵە خۆیەتی جوانە چاوڕۆ کە بەدامی بڵباس ئەرەیار لە پەڕی مێشێ تەنکتر بێکرا We are here for holidays and we will be here during 3 days. And for the moment we think that Brussels is so beautiful. Now we had a free tour and we see a little of the city. And tomorrow we will go to Brujas and Gante. We come here for a vacation in Brussels. It's a very nice city, you see, and we will try the night lifestyle here, try beer, waffle, chocolate, something like that, and a bit acoustic in the bar.